بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان قسە لەسەر بەرهەمهێنانی فیلمێکەکەین تایبەت بە شاری مووسڵ بە ناوی مووسڵ نیشتیمانمە. ئەم فیلمە لەلایەن ڕێکخراوێکی نێودەوڵەتیەوە هاوکاری کراوە و توانیوێتی لە 21 فستیڤاڵی نێودەوڵەتیدا بەشداری بکە. قسە باسی زیاتر هەم لەسەر بەرهەمهێنانی فیلمەکە و ناوەڕۆکی فیلمەکە و هەروەها بەشداریکردنی لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتیدا ئەکەم لەگەڵ زۆر بەڕێز عەدالەت گرمیان کە لەگەڵ من قسە دەکات. کاک عەدالەت سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاتێ باش. کاک عەدالەت ئەگەر گوێت لە منە فیلمی مووسڵ نیشتیمانمە بە واتای چیت و بیرۆکەکەی لەکوێوە سەری هەڵدا؟ لە ڕاستیدا خۆم هەر مێژوویەکم لەگەڵ شاری مووسڵە هەیە. کاتی خۆشی سەرەتا لە پەیمانگای هونەرە جوانەکان لە شاری مووسڵم خوێن دوای شەڕی کۆی تۆمانە دروست بوو هاتنە سلێمانی. ئێتر ئەمانویست خۆم ڕێکخراوێکم هەیە بە ناوی ئارتڕۆڵ. ئەمانویست لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی جێک لەوانە دەستگای CPACPLN پرۆژە ڕێکخراوێکە کار لەسەر بەرقراربوونی ئاشتیە کات سەر بە جیایزێتی ئەڵمانیە. چەند پرۆژێک من ئەنجامدا دوایەوە بیرمانەوە کردووە کە چۆن بتوانین شتێک بۆ مووسڵ بکەین لە دەرەوەی ئەو پرۆژە مەئلوفانە بێت. بیرۆکەی فیلمەکە هاتە ئاراوە. هەر دوای ڕزگارکردنی شاری مووسڵی تر من چەند جارێک چوون ئەوەی کە پێویست بێت بۆ ئامادەکاری دەستنیشانکردنی لۆکیشن و دوای تر نووسینی سیناریۆ تا کۆتاییەکەی. ئامانجی سەرەکیش ئەو بوو کە بکرێت لە ڕێگەی ئەم فیلمەوە لایەنە شاراوەکان یاخود لایەنە ڕاستیەکانی شاری مووسڵ هەم لە ڕووی لانی کۆمەڵایەتیەوە ئەو پێکاتە هەمە جۆرێکە لەوێ ئەژێت مێژووی شارەکە ئەو کارەساتی کە بەسەری هاتووە وێرانکاری و چۆنێتی ژیان و دوور لەو شێوازە مەئلوفەی کە میدیا بە دنیای دەناسێنێ هەڵماندا فیلمەکە ئەو بێتە ئەو منبەرە بیرۆکە لەوێ هات بەڕاستی. زۆر باشە. فیلمەکە چیرۆکەکەی باز لە چیەکات یاخود چەند چیرۆک لە خۆگرێت؟ بەڕادەی سەرەکی ئەمە ویسمان زیاتر تەرکیز لەسەر ئەوە بکاتەوە کە دوای وێرانکاری ژیان هەر بەردەوامە. لەوێ خەڵکێک هەن سەرباری ئەوەی نەک تەنها ماڵیان لەدەستداوە بەگرە خەڵکانی ئەزیزیانش لەدەستداوە. هەموو کەسێکە زانیوە کارەساتانەی کە داعش دروستی کرد چەند ینی ئازاربەخش بۆ خەڵکی. ویستمان لەوێ ئەو ئاماژەی با بڵێین هیوایەک لە لای خەڵکی هەیە. ئەو خەڵکە سەرباری ئەو کارەساتە هیوایەکیان هەیە کە ئەڕوان نەداهاتوو ئەیانەوێت بژێن وە ژیان بەردەوامە. لەگەڵ ئەوەیشە هەڵماندا حقیقەتی یاخود ڕاستیەکانی شاری مووسڵ کە گزارش لە کۆمەڵی پێکاتەی جیاوازەکە پێکاتانە بە یەک و ئەژێن چی پێکاتە خاوەنی باگراوندێکی ئاینین ئەو پێکاتانەی کە وەکو کورد و عەرەب وەکو با بڵێن قەومیەت تر هەڵماندا حقیقەتێکی شارەکە یاخود ڕاستیەکی شارەکە لە ڕووی مێژووشەوە لە ڕووی جوگرافیاوە لە هەموو بەڕاستی هەموو ڕەهەندەکانی ژیانی لەخۆ گرتبوو نەک تەنها ئێمە چەخت لەسەر وێرانکاری بکەینەوە هەڵماندا چەخت لەسەر کۆمەڵە لایەنی ئەرینج بکەینەوە کە ئەمە شتێک پیشاندا بە دنیا. ئەوە ئامانجی سەرەکی فیلمەکە بۆ فیلمێکی با بڵێن تیجاری نەبووە ینی فیلمێکی هونەری بەحت بووە. وەکو وتم ئامانجی سەرەکیش ئەو بووە کە بێت بە منبەرێک بۆ ئەوەی ڕاست و دروستی مووسڵ بگەێنێ بە یاخود دەڤەرینینەوە بە گشتی چکم لالشی تایە بگەێنێ بە دنیا. زۆر باشە. کاک عەدالەت تا چەندێک گرنگە کە هونەرمەندان و سینەماکاران بتوانن
ئازار و مەینەتیەکانی نەتەوەکەیان لە ڕێگەی هونەرەوە یاخود لە ڕێگەی دروستکردنی فیلمی لەم جۆرەوە بەجیهان بگەێنن و تا چەندێک سینەماکاران و هونەرمەندان کاریان لەسەر ئەم بابەتانە کردووە. لە ڕاستە بابەتی کەلتور هونەریش بەشێکی گرنگە لە دنیای کەلتور ڕۆڵێکی گرنگی هەیە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکانە لە وڵاتانە با بڵێن دەوڵەت لە چارچەوەی سیستەمی حکومڕانی خۆیە بەرنامە ڕێژی تایبەتی بۆ هەیە بجەتی تایبەتی بۆ هەیە دام و دەستگای تایبەتی بۆ داناوە و خەڵکانی پسپۆر کە ئەڵێم خەڵکانی پسپۆری بۆ داناون کە کار لەسەر ناساندنی کەلتوری خۆیان بە دنیا ئەکەن و هەروەهاش بایەخ بە کەلتور و بزافی هونەری و لایەنی پەروەردی هەمووی لە ناوخۆی وڵاتەکانی شانەئەتن بە تایبەتی لەم 15 ساڵە یاخود 15 ساڵی ڕابردوودا بزافی کەلتوری بەگشتی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە دنیادا بە تایبەتی لە سەردەمی ئەم دیجیتڵایزیمە و ئەوە تایسە زیرەکی دەستکرد و زۆرشتی تر هاتە ئاراوە گرنگە وڵاتان بایەخ بدەن بە هونەرمەندان و پێگەی بدەنە هونەرمەندان کە بتوان ڕۆڵی خۆیان ببینن بە تایبەتی لە جێگایەکی وەکو هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان تایبەتمەندێکی خۆی هەیە بەشێکە لە وڵاتێک بەشێکە لە دەستوری وڵاتێک لە ڕووی یا سیاسی و ئابووری و کۆمەڵی بەربەستی گەورە گەوری بۆ هەیە و زۆر کێشەی تریشان دەکرێت کەلتور با بڵێن ئاوڕێکی لێ بدرێتەوە و بتوانێت سیستەمێکی وادا بهێنێ خەڵکانی پسپۆر لە بوارەکە یا ڕۆڵی خۆیان ببین و بن بە منبەرێکی ڕاستەقینە بۆ دۆزی نەتەوەکەی خۆیان و هەروەها ئەم کەلتورێش بناسیێن بەدناکە وەکو پێویست نەناسراوە. زۆر باشە کاک عەدالەت چەنە گرنگە پێش نمایشکردن یاخود لە کاتی بەرەمهێنانی ئەم جۆرە کارانەدا کە وەکو کاری ئینسانی با بڵین گزارشتن لە ئازار و نەهامەتیەکانی گەلی عێراق و چەندێک گرنگە کە پانێڵی تایبەتی بۆ بکرێت و لەلایەن سینەماکاران و ستافی بەرەمهێنانی کارەکەەوە زیاتر وردەکاریەکانی بەرەمهێنانە کە بخرێتە ڕوو. ئەوەی لە پرسیارەکەی جناب تێگەیش بێتم حقیقەت سروشتی ئەو کارە دەورە بینە ئەو دقیقە تۆ ئامادەیەکەی با بڵێن باسی فیلمەکەی ئەگەر تایبەتمەند بێ بە بەشێک لەو ئازارەی کە ئەم ملەتانە ئەم ملەتە با بڵێن پێوە ئەناڵێنێت حتمما دەبێ بە بۆچوونی من دەبێ دیراسەیەکی ورد بکرێت دەبێ هەموو ڕەهەندەکانی لەبەرچاو بکرێت هەموو لایەنەکانی مێژووی فەلسەفی معرفی کۆمەڵایەتی هەمووی لەبەرچاو بکرێت و بکرێت بە شێوازێکی ستاندار و پوختە بناسرێت یاخود هەڵ بدرێت بەرجەستە بکرێت حتمما ئەمڕۆ سینەما شاشەی سینەما یەکێکە لەو ئامرازە هەرە بەهێزەکانە کە بە دنیادا زۆر بە خێرایی بڵاو بێتەوە ملەتان و لای هەموو لایە ئاشکران لەوێش بایەخی خۆیان یان مەسە وڵاتان هەیە هەر بودجەت و ئیمکانیەتی تایبەتیان داناوە بۆ ئەم جۆرە کارانە ناڵێن بەکەوێتە سەر ئەو گروپەی کە بەرنامەکە بڕێوە ئەبن و ئەو مەسەلەن من لەسەر شاری مووسڵ ئەو ئیشەم کردووە حتمما شاری مووسڵ نمونەیەکە بۆ کۆی عێراق بۆ زۆرێک لە مووسڵ هەیە ئەوە لوبنانە ئەوە فەڵەستینەوە ئەفغانستانە ئەوە ئۆکرانیایە و ئەفریقیایە بەدەیان جێگای تر بەداخەوە مەخابن لە دنیاە هەن حاڵن حاڵی مووسڵە ئەکرێمە وەکو هیمایەک بێت بۆ ئەو ئازانانەی کە بەشەریەت بەگشتی لەم جۆرە کارە ساتانەیە پێوە ئەناڵێنن ئەکرێت حتمما ئێرە تایبەتمەندێتی خۆی هەیە و من ئەوەی ڕاستی بێ لێرەدا حەزەکەم ئاماژەیەکی پێ بکەم منەمە یەکەم بەرهەممە و خۆشبەختانە 15 خەڵاتی وەرگردووە لە فستیڤاڵەکانی دنیادا و هەروەهاش ئەمە بۆ یەکەم جارە ئێمە لە هەولێر با بڵێن لە 25 نمایشەکە کراوە و ناڵێم کارێکی مەئلوف نییە کارێکی سینەماتیکی مەئلوف نییە و زۆر ئارتیستیکانەیە و هەروەهاش زۆر لایانی لەخۆ گردووە فیلمەکە بۆ خۆی زمانێکی تایبەت هەیە توانێت ئەو گزارشتە بگەێنێت و
بن بۆ باگراوندێکی خۆم هەمە بۆ باگراوندەوە ئیشم تیا کردووە. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک عەدالەت بە هیوای سەرکەوتنی زیاتر. سپاس دەکەم کە لەم بەشەی پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵمان بوویت.